بەنای خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لافتەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگا لەگەڵ هاوڕێیانی خۆشەویستم دێمەوە خزمەت هیوادارم هەتا دوا سەرنج و دوا پەیوی بەرنامەکە هاوڕێ بن و لەگەڵ من ئەزیزان دیارە یاریەکانی قۆناغی چارەکی کۆتایی چامپیۆنز لیگ کۆتایی پێهات یانەی ئارسنال بەسەر پشتی یانەی ڕیال مەدرید گەیشتنی بە قۆناغی نیوەی کۆتایی مسۆگەر کرد یانەی ئینتەر میلان توانی بە هەردوو یاری شکست بە یانەی بایرن میونخ بێنەوە بگاتە یاریەکانی نیوەی کۆتایی هاوکات بە شلۆنە توانی هەچەنە لە یاری دووەم شکستیەنە بەرامبەر بروسیا دۆرتمۆند بەڵام توانی بە ئەنجامی هەردوو یاری گەیشتن بە قۆناغی نیوەی کۆتایی مسۆگەر کە بۆ ڕوبەڕووبوونەوەی یانەی ئینتەر میلان بگاتە نیوەی کۆتایی هاوکات یانەی پاریس سان ژێرمان لەژێر سەرپەرشتی لویس ئینریکی توانی پاش سەرکەوتنی بەسەر یانەی ئەستۆن ڤیلا بگاتە قۆناغی نیوەی کۆتایی قسە ئەکەین لەسەر یاریەکانی چامپیۆنز لیگ بە میوانداری زۆر بەڕێزان برای خۆشەویست و مامۆستای عەزیزمان مامۆستای مەلاقادر شۆڤەکار و ڕۆژنامەنووسی وەشی زۆر بەخێری مامۆستایان پێشنگ غەفور هاوڕێ و برا و شیکەرەوەی تایبەتی پێیان زۆر بەخێری پێشنگیان مامۆستا دەمێکە بەیەکەوە لێرە شانازیەکەم لە خزمەت جەنابتان یاخوا بەخێر بی چامپیۆنز لیگ گەیشتۆتە قۆناغی نیوەی کۆتایی هەمیشە لە بەرنامەکانە حەزت بە ئامارە بە تایبەت کە بیدەی بە بینەران کە مەشتێکی زۆر زۆر جوانە کۆمەڵی ئاماری زۆر جوان پێش بەرنامەکە پێشانی ئێمەدا تا ئێستا لە چامپیۆنز لیگ و ئامارانەی سەرنجی هوێی مەلاقایی ڕایشاوە چین پێش بچمە سەر قسەکردن لەسەر گوشتیکاری یاریەکان بەنای خۆی گەورە سپاس کاکۆران خۆشحاڵم کاکە پێشنگ لە حزورتانە و لە کەناڵی خۆشەویستی پێیان و لەم بەرنامە ئازیزە دێرینە بتوانین خزمەتی بینەرانمان بکەین لەو زانێرانی کە لە بەردەستمانە تەمان تا ئێستا لە خوریانە پاڵەوانەکان کە گەشتوتە قۆناغی نیوەی کۆتایی 596 گۆڵ تۆمار کراوە هەموو یاریەک 3.24 گۆڵ تۆمار کراوە و هەموو 28 خولەکێکیش گۆڵێک تۆمار کراوە لە خولێکی 1/15 سەرەتای یاری 81 گۆڵ تۆمار کراوە لە یانە پاڵەوانەکانی ئەوروپا لە خولێکی 16 بۆ 39 گۆڵ تۆمار کراوە لە خولێکی 31 بۆ 45 85 گۆڵ تۆمار کراوە 45 زائد یعنی زیادکراوی تایمی یەکەم یاریەکە 16 گۆڵ تۆمار کراوە لە یانە پاڵەوانەکانی ئەوروپا تا ئێستا لە 46 بۆ 69 گۆڵ تۆمار کراوە و هەروەها لە 61 بۆ 75 105 گۆڵ کە ئەمە زۆرترینە لە پێش ئەویش خولێکی 76 بۆ 90 یاریەکانیت کە 106 گۆڵ تۆمار کراوە لەو بینەیە باڵێ لە ماوەی ئەو 15 خولەکەیە سەبارەت بە خولێکی 90 زائد 27 گۆڵ تۆمار کراوە لە یانە پاڵەوانەکانی ئەوروپا گێمی زیادکراوی یەکەم یەک جار گۆڵ تۆمار کراوە لەم پاڵەوانێتە یعنی بەشنە زۆرترین گۆڵی تۆمار کردووە 37 گۆڵە بە تێکرە تا ئێستا گۆڕاسی یاریزانی تیپی بروسیا دۆرتمۆند ئەو توانیوێتی 13 گۆڵ تۆمارکەوە گۆڵکاری پاڵەوان هەفتێژە باشین یاریزان هەڵبڵێ بێگومان دەستیشی کردە گریان چونکە ئەو سێ گۆڵی تۆماری کرد نەبووە فریاد ڕست بۆ دۆرتمۆند سەبارەت بە کۆنتڕۆڵی یاریگا مانچستەر سیە بە کۆی گشتی تێکڕای یاریەکان لە 62.7 کۆنتڕۆڵی یاریگای لابووە بەرزی سەرکەوتوی پاسات هەر مانچستەر سیتیە ئیشی خۆیەتی لە 92.2 ئەگەچی لە خونار کۆمەڵەکان ماڵاوایی کرد بێگومان بڕینی سەرکەوتو ریال مەدریدە 247 جار کردوێتی سەبارەت بە وەرگرتنەوەی تۆپ کە ئەمە زۆر زۆر مهمە تیپی پاریس سان ژێرمان 629 جار تۆپی لە ڕکابەرەکانی وەرگرتوێتەوە تیپی پاریس سان ژێرمان کلینشیت ئینتەر ئیشی خۆیەتی لەم پاڵەوانێتێدا لە 8 یاری کلینشیتی کردووە سێ گۆڵ و ینی بەرینش بەتەنیا خۆی بڵێن سێ گۆڵی لێ کرد پێشتیش دوو گۆڵی لە تۆمار کراوە کلینشیت وەکو ئاماژەمان پێدا باشترین ئەسێست ڕافینهایە کە 8 ئەسێستی کردو لەم پاڵەوانێتە باشترین شوت لێدەر بۆ ناو گۆڵ مەپاپیە کە 27 ئۆن تارگێتی هەیە و هەروەها باشترین یاریزانی پارەسات ئۆلریچ لە تیپی بایرن لە 100 پاساتەکانی سەرکەوتوو بووە یعنی بێنە بەرچای خۆت لە یەکەم ڕۆژی یاری دەست پێکردی یانە پاڵەوانەکان هەتا چارەی کۆتاییش تەواو بیت تۆ هیچ پاسێکی غەڵەت نەبیت هیچ پاسێک بەڵێ باشترین یاریکاری هوەری لە بڕینە بێلینگهامە 42 جار سەرکەوتووە وەرگرتنەوەی تۆپ پاچۆ لە پاریس سان ژێرمان 101 تۆپی لە ڕکابەرەکانی وەرگرتوێتەوە و باشترین گۆڵچیش کۆرتوایە 52 تۆپی سیف کردووە لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا ئەمە بەرەنجامی تا گەشتنە بە قۆناغی نیوەی کۆتایی یانە پاڵەوان دەستخۆش ماوەساگیان کۆمەڵی ئاماری زۆر زۆر باش بوو بژیت پێشنگ با بێمە سەر شیکارەکان لە تۆ دەست پێ بکەم ئارسناڵ و ئارسناڵی کە بازام تەنها سەحافیم لە گۆرستان جمهوری ئارسناڵە زۆر کەمن ئەوانی کە شانازی پێ بڕێ بەڵام بە زۆری لە سەحافیەکانیشەوە لەگەڵ ڕێزم کە تیرشەکرا گاڵتەیان بە ڕوبەڕبوونەوەی ئارسناڵ بەرامبەر بە ڕیال مەدریدەوە هەر ئەمە شتێکی واقعی بوو چەندەها ڤیدیۆشی لەسەر تۆمار کرا بەڵام
من ئەو کاتەش قەناعەتم وا بوو کە ئەمساڵ ئارسنال ڕێکخراوترە لە ڕیال مەدرید لە زۆر ڕۆ لە ڕووی هونەریەوە ڕووی لە ڕووی جەستەییەواڵەی توانای جەستەی بەدەنی و توانیشی بەر هەردوو یاریەکە بە شایستی سەرکەوتن بەسەر ڕیال مەدرید تۆمار بکە بۆ یەکەم جار لە مێژووشە یەکەم جار لە مێژووشە بەڵێ کۆنانی چارەکی کۆتاییە هەردوو یاری هاتوون چون بباتەوە یەکەم جارە تیپی ئارسنال ئەمە تۆمارکە لێنە پاڵوانەکە بەڵێ ڕەنگە ئەوەی کە خۆتان باسان کرد بەرەنجامی قسەی با بڵێن ڕۆژنامەنووسان بەرەنجامی ئەوە بوو بێ کە ئەرسنال بەم شێوەیە بووە لە ڕابردووە لەم پاڵەوانێتیە بە پێچوانەوە ڕیال مەدریدمان بینیەوە لەو پەڕی خراپیات تیپێک بووە لە چامپیۆنز لیگ کەس ڕەنگە بە شێوە لە شێوەکان جورەتیەوەی نەکرد بێت سەر ڕای دواکەوتنی بۆ منە بەرامبەر ئەرسنال بۆ منە 3-0 بەڵام لە یاریگا ڕانەوەیە ڕاستەوخۆنەی کاتە دەرەوە وای مامۆساییوە ئەمە قسە لەسەرەوە ناکەین خەڵکی ئێمە دەرەوە گەر بردیەوەمە شتێکە هەستەکەم زیاتر بۆ لایک و ڤیوەوە بێ ئێمە قسەی واقعیەکەین ئەوەی کە تۆ ئەتوانی بە جورئەتەوە بیڵێ ئەوەیە کە بە پێی داتا قسەکەی نەگەوەی لە خۆ یان عەتف فاڵت پێوەنێ من نای شارمۆیشە بووم لەوانەی کە باوەڕم بە تێپەڕبوونی ئەرسنال نەبووە بەرامبەر بە ڕیال مەدرید تەنانەت لە یاری گەڕانەوەشە ڕەنگەم برایانی کە ئێستا لە پشکان بێرەوە مناقەشەی ئەوم کرد بێت کە هێشتا ئومێدم ماوە بە ڕیال مەدرید کە بتوانێت ئەنجامی چاوەڕوان نەکراو تۆمار بکە بەڵام لە دوای تەواوبوونی یاریەکە ئەوەی کە تۆوتت بەڵێ ئەرسنال بە شایستەی یاری چوون و گەڕانەوەش توانی ڕیال مەدرید تێپەڕێنێ ڕیال مەدرید ئەتوانین بڵێن ئێستا لەو خۆناغەیە کە حان وەختە ڕەحیل باز ینی و تا ئەنچلۆتی و تا ئەوەی کە بڕیاریش لە هێنانی یاریزانەدات قسەکە لەسەرەوەیە ئێمە ڕیال مەدریدمان نەبینی ینی ئەو یاریزانانی کە لە وەرزەکانی ڕابردووە ڕوحیەتی برنەوەیان هەبوو ئەم ساڵونیان کردبوو ینی بە لالیگا شەوبۆستە کە ئێستا ئەویشی لە ئاقاری بردن و نەبردنە لە جامی شا ڕەنگە کەس تام دەقەی کە ئێمە قسەی پیاکەین متمانی بەوە نەبێت کە بتوانێت بەرشەلۆنە تێپەڕێن هەرچەندە کلاسیکۆ دۆخێکی جیاوازە و قسێکی جیاوازە لەگرێ بەڵام وەکەوەی کە ڕیال مەدرید بانبینیەوە لەم فترەی کۆتاییە بە بەراورد بە بەرشەلۆنە ڕیال مەدرید یەک نییە کە بڵین دەتوانێت چۆنەڵی بەرشەلۆنە تێپەڕێنێ بەڵام وەکوتم کلاسیکۆ قسێکی ترە لەگرێ ئەوەی کە غەڵەت بوو سەر ڕای پێکانانی کە ڕیال مەدرید هەیبوو بە تایبەت لە هێڵی بەرگریە ئەوەیە کە وەکوتم یاریزانەکانی کەش هیچیانەوە جوهد و توانای خۆیان سەرف نەکرد من پشگیریت کەم بەڕقم با پشگیریت کەم بەڕقم باشە قسەکەی ئەو 100% تەواوە هەردوو ئەم یاری چوون و هاتنی ئارسنال وەرگرە بە ژمارە یاری زەنانی ینی ڕیال مەدرید لە یاری یەکەم لە نێو یاریگای ئیمارات 101 کیلۆمەتر و 200 مەتر ڕایان کردووە 101 کیلۆمەتر و 200 مەتر ڕایان کردووە بۆ پشگیری جەنابەت ئارسنال 113 کیلۆمەتر و 900 مەتر ڕایان کردووە یعنی جیاوازیەکەیان 12 کیلۆمەتر و 600 مەترە زۆر یعنی نهاتوە یاریکە ئەرسنال ڕیال یاری دووەم من 3 گۆڵم لێ کراوە ئەمە پاڵەپەستۆی زیاتر بکەم تەواو وانە بڕۆ سێری داتای دۆرتمۆنکە بڕۆ سێری داتای بایرنکە بڕۆ سێری داتای ئەستۆن ڤیلاکە لە هەموو تیپەکانی تر زیاترە بڕۆ سێریکە ریال مەدرید لەم یاریدا 107 کیلۆمەتر و 500 مەتر ڕای کردووە ئەی ئارسنال 116 کیلۆمەتر ڕای کردووە لە یاریگادا تێگەی جیاوازەکان شەنە 8 کیلۆمەتر و 500 مەتر زیاترە کەواتە یاری بە خۆ ماندووکردن بەرهەمێت یاری بە هیلاکبوون بەرهەمێت یاری بە ناوی گەورە دروست نابێت مەپاپی و ڤینیسیۆس و بلینگهام یاریایش ناکرێت ئەگەر تۆ ڕانەکەی ئەگەر تۆ ماندوو نەبی فەرمون ئافەکەت ئەوە هەر بۆ پشگیری قسەکانی داتەکانی ماوەسا هیوا و جەنابیشت من پێشتر وتم ڕیال ئارسنال ئەمساڵ لە ڕووی جوهدی بەدەنیشەوە زۆر باشە لە ڕیال مەدرید ئەمە خۆی ئەو داتە سەرمێنەری قسەیە ئەزانێکی جۆرێ لە ئەو حاڵەتی کە پێشتر لە پاریسا بوو بەبوونی نیمار و میسی و مپاپێ سەکەمە سال لە ڕیال مەدریددا دووبارا بێتەوە بلینکامەوێ سەرکردە بێ مپاپێ سەرکردە بێ ڤینیسیۆزەوێ سەرکردە بێ لە پاڵەمەشا بەڕاستی من نای شارمۆ لەگەڵ ماوسایواش بەر لە بەرنامەکە باسیەوەمان کرد کە ڤینیسیۆز لە دوای تۆپی هاڵتونیەوە ئەتوانین بڵێن عەقڵی لەدەستداوە ئەوەندەی مەشغوڵە بە ئینفعال و کاردانەوە بەرامبەر حاکەم بەرامبەر هاندەر بەرامبەر یاریزانانی تیپی بەرامبەر ئەوەنە ئینفعال هەیە بۆیە بەرامبەر بە تۆپ ڕەنگە شتێکی لێ سەوز بووە ئەمە جیا لەوەی کە
ڕیال مەدرید من لە وەرزەکانی پێشوشە لە دوای نەمانی سەرڕمەوە کە بۆ نەبەنزیمە بووە پێویستی بهێنانی سەرڕم بووە نەکێنانی مپاپێەوە تا دوای ینی تۆ خەلەل لەوەیە کە يعني ساتو اتوان بڵم دوو تحلیلی کردووە هەردوو تحلیلەکەی تەواوە بەس بۆ سێم چاوەڕێت کار چونکە ئەمە ڕۆژنامەی مارکە ئەمڕۆ بڵاوی کردوێتەوە ڕێک دوانت پێکە لاوازی سیانی هێرشبەر لە تیپی ڕیال مەدرید خاڵی یەکەمی لاوازیەتی دوام گرنگینەدان بە ئەکادیمیە طبعاً ئەو قسەی جەنابەت دەسەر سەرڕەم کۆرتوا دوای یاریەکەوتی وتی ئای خۆسی لە تۆ لەکوێیت خۆسی لە تۆ لەکوێیت ئێمە یاریزان طبعاً نەباسی مپاپی کرد نەباسی ڤینیسیۆسی کرد نەباسی ڕۆدریگۆی کرد ئەتوانم بڵێم باسی هەمووشیان طبعاً يعني قسەکەی تۆ 100% تەواوە ئەم خاڵی یەکەمە زۆر مهمە سیانی ڕیال مەدرید سیانەیەکی فاشل بوون ئەم ساڵ دوام کاک گۆران سەیری ئارسناڵ کە هەمووی ئەکادیمیای یانەکەیە بەڵێ لە سایان ئەکادیمیەکانی ڕیال کوا قوتابخانەی تۆپی پێی ڕیال یاریزانەکان لەکوێن ئەمە ڕخنەی مارکایە لە یانی ڕیال مەدرید خاڵی سێم نەبوونی ئوسلوبی یاریکردن ئەگەر سەیری ڕیالکەین دائیمان ئیشیشیک بوو ئەنچیلۆتی تۆ بگرە بۆ پێشەوە ئەم ساڵ نەیتوانی من داتاک بە ئێوە ئەم کاگۆران ساڵی ئەم ساڵ مانگی دوو بڵاو کرایەوە لە خولی ئیسپانی لە کۆی هەموو یانەکانی خولی ئیسپانی ڕیال مەدرید خراپترین تیپە لە وەرگرتنی تۆ بناو خێری سزایە باشە 183 جار تۆ بەسکراوەوە بۆ ناو هێڵی سزا تەنها 9 جار یاری ڕیال مەدرید یاریزانانی وەری گرتووە 9 جار ئیسپادەی کرد یا سەری لێیاوە یان شوتی کردووە وەری گرتووە لە 180 لە خوارەوەی ڕیال مایۆرکا و هەموو نادەکانی تری 183 جار 9 جار تۆپی بەرخاش کەوتۆ یان بەرسەر لەناو کە بەرز کراوەوە بۆ ناو هێڵی سزا لەناو هێڵی سزایە ئەم تیپە لە ڕووی هێرشبردنەوە تیپێکی ئامادە نییە ئەم تیپە بۆیە ئەوە پشگیریە بۆ مامۆستا پێشنگ لەو داتانەی کە باست کرد فەرموو گۆران جان تۆ دڵت خۆشە قسەمان لەبارەی ئەرسناڵەوە وەڵام من بەڕاز ینی چاوەڕوانەکەت ئەوەی کە پێشتر وتت لە چیەوە سەرچاوی گرتە بوو لە زایفی ڕیاڵەوە یا لە بەهێزی ئەرسناڵەوە وەڵی پێشنگ من سەرەتا ئەو کۆمەڵە کۆمنتات و دوایی خوێنمەوە بۆی برادرانە کە مشارەکە بکەن من سەرەتا بە هەندری ڕیاڵ ئەڵێم زۆر ئەسل لێرەوە ئەڵێم زۆر تەبیعیە بۆ نەمسا ڕیاڵمەدرید نازناو نەبا ینی من ئەو قسەیەم بۆ مانچستەرسیش کردووە ئەزانی چی ئێستا چێژ لەوای بدۆڕێ تاوی چۆرە ئەسۆتی قسێکی زۆر جوانی کردوتی ئێمە کاتی خۆشمان زۆر بەسەر بردووە لەگەڵ چامپیۆنز لیگا بۆ نە وەرزی ڕابردوو نازناوەکەیان بردوو کۆمەڵ نازناوەکەیان بردوو قەیچەکەم ساڵ بە ڕووداوە ناخۆشەکان ببینین بۆیە ئێستا من ماوەسا خۆی مشکلی هەندری ڕیاڵ ئەوەیە بە نازناو ڕاهاتووە ئەگینا قەیچێکە ئەم ساڵ بۆ نەم تیرێکی کوڕیاڵ نازناوە نەبا مانچستەرسی نازناوە نەبا وەرزی ڕابردوو بۆ نە مانچستەرسی خولی ناوخۆیی بردووە ڕیاڵ لە چامپیۆنز لیگ و خولی ئیسپانی بردووە بەڵام مشکلی هەندری ڕیاڵ ئەوەیە کە بە نازناو بە تایبەتی لەم 10 ساڵی کۆتاییە کە ڕیاڵ مەدرید زۆرترین نازناوی چامپیۆنز لیگ بردووە نایانەوێت تیپەکان بێ نازناو بن ئەگینا من پێم وایە زۆر ئاسایی ئەم ساڵ ڕیاڵ نازناوە نەبا سەبارەت بە ئارسناڵ پێشنگ من لە دوای ئەوەی کە دوا کەوت لە ڕکابەری لیڤەرپۆڵ کە ئەم هەفتەیە ئەگەر بۆم نە ئارسناڵ نەتوانێت لە ئیسپیش تاوان بێتەوە لیڤەرپۆڵ یارکی خۆ بێتەوە بێتە پاڵەوان خاڵی پێویستە بەڵێ 6 خاڵی پێویستە ڕێک بشکستی ئارسناڵ و برنەوەی خۆی کە دوا کەوت من پێم وابوو ئیدی دەبێت لە چامپیۆنز لیگ شتێ بکە و 100% قەنەعەتی شما بوو دۆخی ئەمساڵی ڕیاڵ مەدرید زۆر باشە بۆ ڕوبەڕووبوون و یانی ئارسناڵ لەبەرەوەی هەم لە ڕووی جوودی تاکەسی و جوودی ڕاکردنەوە کە مامۆستا باسی کرد من زۆر پێم وابوو لە ڕووی توانای بەدەنیەوە یاریزانی ئارسناڵ زۆر باشن لە ڕووی ڕێکخراییەوە یاریزانی ئارسناڵ زۆر باشن لە ڕیاڵ مەدرید یاریزانی ئارسناڵ تینوتری برنەوەی نازناون بۆی ئەمانە هەمووی هۆکار بووکەوتین قسەکەم بۆیە ئێستاش پێم وایە ڕکابەری ئارسناڵ بۆ پاریس سان ژەرمان پێم وایە ڕکابەرێکی سەختە بێ پێم وایە ئارسناڵ ناوێت بە تایبەتی چوارتانی بردوێتەوە من سەری پێنجەم ئەمە سەری پێنجەمە بەڵام من ئەڵێم ئەو تیپانەی کە لە چامپیۆنز لیگ شکست بە ڕیاڵیان عەزمێکی گەورەیان بۆ دروستە بێ لە یارەکانی داهاتوو بۆیە پاڵپشت بەم جاران پێوەرە بەرشەلۆنە بوو من پێم وایە ئێستا ڕیاڵ مەدریدە بەرنەوە لە ڕیاڵ مەدرید نەڵێم هێزێکی دەرونی زۆر باشیا بە یاریزانی ئارسناڵ طبعاً هەر بۆ زانیاری هەموو لایە جەلادی یانە پاڵەوانەکانی یانی ڕیاڵ مەدرید ئارسناڵە چوار یاریان کردو سێ لێ بردووە دارێک بەرامبەر بوون باشە بامۆستا ئەوە کاک ئەو کۆمنتۆ دەست پێ بکەم ئەڵێ ڕیاڵی پاریس دەم ساڵ خراپتر بوو بەڵام نازناوەکە هەڵی خەڵەتان بڕۆن سەیری یاریەکانی بکەن و ئەنجا بخەنەولاوە پێی وایە کاک ڕزگار ئەڵێ ڕیاڵی وەرزی ڕابردوو ژاڵێکی خراپ بووە باش من کە پرسیار جواب بێمەوە ناویچیە کاک ڕزگاری برام وەرزی ڕابردوو ڕیاڵ مەدرید 2 یاری دۆڕاوە تا ئێستا ڕیاڵ 12 یاری دۆڕاوە ئەم ساڵ بێگومانە وڵام ڕقەمێک زۆر باشە
مپاپێ بۆتە هاریکەین بێتە هەریانێک بێبەشی دەکات لە چامپیۆنز لیگ. مپاپێ ژوورەکەی بەرگەی نەگرتوەوەی دخەڵات هەیە کاک 2010 مۆندیالی بردەوە بێگومان بەڵام لە 2010 نەبووە پێنجاری لەسەرێک گۆڵ نەکا نەبووە نا بێگومان چ لە پاریس بووبێیان لە هاوڵاتی فەڕەنسا بێ ئیلا لە هەفتێکە لە پێنجاری یەکسەرێکە ئەو گۆڵی تۆمار کردووە قسە زووشە گۆران جارێ ڕیال مەدرید ئەم یاریە لە ئەرقامەکان بینیمان ژمارەکان زۆرترین شوتی کردو بەڵام لەم دوو یاریی ڕابردووە بەرامبەر بە ئارسناڵ 3 شوتی کردووە تەنها وێ ڕاوێکە گۆڵی نەکردووە کەشی یاریەکەش نەسازا بۆ ئەم یاریزانە باش ئەم قسەیە زۆر خوشتاڵێ ئەگە ئەم ساڵ پاریسان جێرمان بەدەست بێنێ کۆمنتێکی ترە ئەگەر ئەم ساڵ پاریسان نازانی چامپیۆنز لیگ بێتەوە ئەوە دەبێ بڵین ساڵی پێشوو ئیمپاپی هۆکار بۆ بۆ نەبرنەوەی نازناوەکە ئەمە جۆرە هاڵێ هینێک نییە لە ئیمپاپی ئەکرێ حەزمەکرد ئەوە لە باسی ئەندرێکی باسی و بابەتە بکەم بەڕاستی ئەچینە سەر ئەوە بەڵام هەر ئەوە پێشکردنی نیشانەی سفان لەسەر مپاپێ کورسە زۆر باشە ماوەسا بە کورتی ئارسناڵ و ڕیال بەجێ هێڵم کۆمەداتای باشمان سەریوت پێم بڵێ هۆکاری سەرەکی لای تۆ هۆکاری سەرەکی شکستی ڕیال بەرامبەر ئارسناڵ چی بوو لە دوو یاریە لە هەردوو یاریەکەیە تەمان ئەوەی کە باسم کرد زۆر گرنگ بوو بێگومان کە ئەم تیپە ورەی سەرکەوتنی نییە داعی تۆمۆحی سەرکەوتنی نەبوو چۆنێک لە جۆرەکان تێر بوو و ئەو خەڵانەی مارکە کە باسم کرد گرنگە تەمان سەبەر بە مپاپی لە 26 ساڵیە میسی 3 جار بوو بە پاڵەوانەکانی ئەوروپای بردبووە ڕۆناڵدۆ جارێک بردوێتەوە ئەو مپاپی ئێستا نەیتوانێت بەدەستی بێنێت باشە مپاپی لە پێناوی یانەپاڵەکان پارسی جێهێشت بەڵام هیچی بۆ نەکرد وەکو بینیمان مپاپی ئەم وەرزە 33 گۆڵی کردووە پەیوەندی یاری لەگەڵ ڤینیسیۆس و ڕۆدریگۆ مشکلی دروست کردووە ئێساش پێ دوایە ناگونجێن نەیتوان ئەخر یەکشت باشە عوسمان دیمبلی لە بەرشەلۆنا 3 ڕاهێنەری گۆڕی بۆ نەیانتوانی سووری لەوەربگرن ئەی بۆ ئەنریکی ئێستا ئەمساڵ کردی بە مەکینەی گۆڵ هەر هەمان یاریزان نییە یاڵا یاریزانێکی تر ڕافینیا بۆ یاریزانانی ڕاهێنەرانی پێشەوی و بەشۆنە جێبێڵن بۆچی ئێستا بۆ بە زۆرترین ئەسێسکاری خولیانە پاڵەوانەکان خۆیەتی ڕاهێنەرە کەواتە ڕاهێنەر هەیە ڕۆڵ ئەیا بەم یاریزانە و چۆن بەکاری هێنێ لە یاریگادا ئەتوانێت ئەو ڕۆح کابەبەریە لە شێوازی یاریکردنی لە یاریگا ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ ڕاهێن بۆی ئەنچلۆتی ئەبێ بڕوە بەڵام کەی ڕوە ئایا خول تەواوەکە یان عقدەکەی کە کۆتاییە کۆتایی چونکە ئێستا ڕیال مۆندیالیانەکانە لە بەردەسایە لە ئەمریکا بەڕێواش پێم تیپە حازر کەیتەوە بۆ پاڵەوانێتی ئێخۆ ڕیال لە هەبچێتە هەر پاڵەوانێک و کە گۆران نەمەژی پێ ئەبێ نازناو بباتەوە بە دووەمیش رازیرین و منتەقەی بەرازیل وال دووەمیش لای ئەوان هەر دۆڕانە لای ڕیاڵیش حەقی خۆشیانە پارە سەرفەکەن باشترین یاریزان لای ئەوانە زۆرترین خەرجیان هەیە و یانێکی بەناوبانگن حەقی خۆیتی کابرا کێبڕکەی نازناو بکە گۆران هێگەی بەڵام دۆخەکەی ڕیال مەدرید ئەنچلۆتیە لەبێت لەم تیپە بچێتە دەرەوە و گۆڕانکارێکی زۆر لەم تیپە بکە کە گۆران کاتێک کە نەخۆشیە گێت تۆ بۆ ساڵی دواتر بۆ ئەم نەخۆشیە بەرگری پەیاکەی ڕیال بەم پلان و بەم شێوازیانە پاڵەوانەکانی برد ناکرێ بەم شێواز و بە پلانە ساڵی داهاتوش بیتەوە ناو کایەکە ئەمانی ترەزان بەرامبەرە دیاریکەن بێگومان وایە ئەمە لە یەک خولا تۆ توانی ئەبێ بگۆڕیت بەس مپاپیان گۆڕی ئینجا هیچ یاریزانێکی تەبدیلت پێ هێڵی بەرگری دەست خۆش زۆر باش تاخیریش کرد لە بەدلە ینی ئەنچلۆتی من بیرمە مۆرینۆ جاری وا بوو کە دواکەوت لە جەمی سەرەتای جەمی دووەمە سێ یاریزانیانە زۆر باشە پێش بەڵام ئەنچلۆتی دواکەوێت لە من زۆر هاتوو بە ئەمە کۆتا ڕیاڵە خوێنمەوە ڕیاڵ تێگرا خراپە نەیتوانی شوێنی کروز و کاسمیرۆ خۆسی لۆ پڕ بکاتەوە بۆیە هەریانەیەکەڵی ناوەندی خراپێ بە تێک ڕاخراپە من 100% ئەوەیە هێڵی ناوەندی ڕیاڵ هێڵێکی باش نەبوو لە دوای ڕۆشنی تۆنی کروزەوە تەبدیل تۆ دابشکردنی تۆپەکان یعنی ئەوەندەی سیبایاز یاری کردوێ پێش پێکانەکەی سیبایاز ڕۆڵەکی باشی بینی بەڵام لە نەبوونی سیبایاسیش لەو پێکانەیە ڕیاڵ ڕووی ناوەندەوە زۆر خراپ بوو مەیخەنەس ینی هەتا ملی کورتواش کورتوا پێش گۆڵی لێ کراوە لە یاری ئەرسناڵە هیچی خدای نەبوو و لێدانێکی سزایشی کردو تا ئێستا 39 لێدانی سزای گرتووە کە بۆیانە پاڵەوانەکان لە خولیانە پاڵەوانەکاندا 8 جار لێدانی سزای گرتو بۆیانی ڕیال مەدرید یعنی کورتوا هیچ گوناحێکی نییە بەڵام هێڵی بەرگریت مەسموود نییە تۆ 6 ئاڵی کاساسی خۆمان هەیە لە منتەخەبی عێراق حەوت یاری کردبووە 8 تەشکیلی گۆڕی بوو تێگەی ناکرێت تۆ یاریزە لەواتە سەرەوە پێیان یعنی ڕیال مەدریدیش وەبزەم چەند ناوم بۆ بێنە لە دڵی بەرگریاری پێکردم ساڵ چەند ناوم بۆ زانیسی من بەڕاستی ئەم قسەی بۆ هاندەری ڕیاڵ هەسب پێم وایە ئەمە خەڵک وازانە ئەمە شتێکی باشە بۆ ڤالڤێردی خاتەش باڵی ڕاستەوانەکە کە وەڵای یاریزان شوناسی خۆی دەبرێتێتەوە
والله ئێستا ماوەسا هیوای یاریزانی بەرگریە بە قورعان بیکەمە هجومی یاری بەکەم دو یاری بەرگریە گۆران جەهنەم دەشتێ لە ناچاریە بێگومان ناچاریە ڕێک بەوە دەست پێکەم پێشنگ بە کۆمنتێک بەڕای ئێوە ئینتەر قورستترین بژاردنە بۆ بەشلۆنە لە قۆناغی نوێی کۆتایی ئینتەر بەشلۆنە بەڵام پێشەوەی بچمە سەر ئینتەر بەشلۆنە بە شایستەیی دۆرتمۆندی تێپەڕان دەتوانین بڵین بڵێ ڕاستە دۆرتمۆند کاردانەوەیکی جوانی لە یاریگەڕانەوە نوانبووە بەرشەلۆنەیەوەنیاڵێ لە هەموو جومگەکان ڕاگرت بەڵام تۆ بیرت نەچێ یاری دوو یاریە یاری چوون و گەڕانەوە کێ توانی لەم دوو یاریە ئەسپی خۆی تاو بداوە لە ئەچێتە قۆناغی دواتر من بڕوام وایە ئەم بەرەیەم بەرکێسا ئینتەر و بەرشەلۆنەی تایە ئەم دوویانێن کە پاڵێراوی سەرچین بۆ برنەوەی نازناوە کە بەراورد بە پاریس و ئەرسناڵ لەبەرەوەی شناسی پاڵاوان بوون بۆ دویانەوە نبینم گۆرانیان پێش ناخۆش نەگوانی ئەرسناڵ و پاریس بۆیە من پێم وایە ئینتەر بتوانێت بەرشەلۆنە تێپەڕێنێ دەتوانێت دەسی بە نازناوەکەش بکە قورسترین بربەستی بەردەم ئینتەر بەرشەلۆنەیە قورسترین بربەستی بەردەم بەرشەلۆنە ئینتەر میلانە خلاصەی کەلام زۆر باشە ماوەسا لەسەر بەشلۆنی ئەم ساڵ من وەکو خۆم پێم وایە تا ئێستا بەشلۆنی فلیکی 2025 هیچ تیپێک بەخە بەشۆنە جوان نییە تا ئێستا لە 2025 لای جەنابەت ماتیرازی پێچوانی جەنابەت دەڵێ ماتیرازی ناسین ئەڵێ قورسترین بربەستێک لەبەر ئێمە بایرن بوو نەک بەرشەلۆنە ئەم واڵێ ئەچمە ڕۆژنامەی لە گازێتا ئەمڕۆ لە توڵی تایبەتی مقابلەیەکی کاپیلۆیان کردەوە کاپیلۆ ڕایەنەری پێش ڕیاڵ ڕۆما پێما بێ هەڵبژاردە ئینگلتەرا باس لە بەرشەلۆناکە ئەڵێ بەرشەلۆنا یەکێکە لە تیپە هەرە باشەکان هانزی فلیک تۆزێک دەستبەرداری ئوسلوبی ئیسپانی بووە چونکە ئێستا تۆپ هاڕاستی پێشەوەکە بە خێرایی ئەمە یەک خاڵێکی بەهێزی دوام یەکێک لەو شتانی بەرشەلۆنا دائیمەن ئەوێ تۆپ لای خۆی بێ کاتێک تۆپ لە دەستەیە بە زووترین کات تۆپ وەرەگرێتەوە هەوڵی ئەوایە ئەی ئەگەر نەتوانی تۆپ وەرگریتەوە چیت بەسەریە ئەوەی بەسەردێکە لە دیاری دووەمی دۆرتمۆنا تووشی بوو تێگەی ئەمە کاپیلۆ لە قسە هیوانیە لە یاری دووەمی دۆرتمۆنا ئەوەی توش بوو باش ئینتەر خاڵی بەهێزی چییە یەکەم یاری لە یاریگای تایبەتی ینی سی مانگ سی چوار یاری یەکەم لە یاریگەی بەرشەلۆنەیە لە کامپلۆژ نییە لە یاریگاکەی ترە ئەمە خاڵی بەهێزە بۆ ئینتەر بۆ ئینتەر دووهەم هێرشبەران چ تووڕام چ لاوتارۆ دوو هێرشبەری زۆر باشن ئەو کەلێنانی لە هێڵی بەرگری تیپی یانەی بەرشەلۆنا دروستە بێ زۆر بە ئاسانی توانێت بخۆزنەوە بەو مەرجەی بەدیلەکەشان مادی تارمی بەو مەرجەی یانەی بەرشەلۆنا ڕێگەنێن ینی بەرشەلۆنا تۆپ وەربگرێتەوە ئەوەی کە لە یاری لەو قسەی توێ یاریزانێکیان هەیە ناوی بارێ لایەکە بەڕاستی من زۆر سەرسامم پێی لە مەسەرەی تۆپ وەرگرتنەوە پشتگیری بۆ جەنابەت کاپیلۆ باشترین هێڵی بەرگریە باشترین هێڵی تیپ ینی ئەنتەر لە بینی بەرگری و ناوەڕاست و پێشەوەیە ئەڵێ ناوەڕاست بێگومان کاپیلۆ واڵێ تیپیش ناوەڕاستی باش بوو ئەتوانێت بۆیە ئەو ڕای وایە تیپی ئینتەر لە پێشترە بۆ تێپەڕاندنی یانەی بەرشەلۆنە لەم یاریەدا طبعا لاوتارۆ مارتینێز یەکەم یاریکەرە کە بیانی بێت و توانی بێتی 150 گۆڵ بۆ ئینتەر تۆمار بکات یەکەم یاریکەری بیانی لە تیپیانی ئینتەر میلان و یەکەم یاریکەرە کە 5 یاریە لەسەرێک لە قوریانە پەڵەوانەکانی ئەوروپا گۆڵەکات و ئەم دوو یاریە لەسەرێک بەرامبەر بە یانەی بایرن لە هاتن و چوونیش گۆڵی تۆمار کرد بۆ هەمان کات بنیامین پاڤارد ئەم یاریکەرە پێنجەم یاریکەر لە خۆری یارەپاڵەوەکار کە یاری بایرن جێرە و گۆڵە بایرەکە بۆیە ڕوبەڕوونەوەی ئەنتەر و بەرشەلۆنا ڕوبەڕوونەوەی قورسە کاکە ئەمەژەی پێەیە و جنابیش ئەمەژە پێەیە بەڵام وەکو کاپیلۆ ئەڵێ ئەگەر ئەم هەلانە بقۆزنەوە تیپی ئینتەر ئەتوانن بەرشەلۆن تێپەڕێنن ماتیرازیش ئەڵێ بایرن زۆر قورستر بوو لە بەرشەلۆنا زۆر باشە کاک سادەم وەڵی ئەڵێ بۆ دومجار پێتاڵم پێشبینتان چێ بۆ کلاسیکۆ بەخوات باسی کلاسیکۆ نییە بەرنامەکە بەڵام کلاسیکۆ قورسە پێشبینیکردنی ببوورەوە باشە پێشەنگ ئەڵێ کا گۆران هێشتا ئارسناڵ بهێرشبەر سەر ڕم یاری دەکات ئاواش توانی براوە بێ و پاری زۆر ئاسانە بۆ ئارسناڵ تۆ خەبیری لە ئارسناڵە خۆ جوابی بەر وەڵا من 100% لە هاوڕاتم ئارسناڵ وەکوتم کاک وەستا ئومێت من پێم وایە ئارسناڵ پێویستی بە هێرشبەرێک دەبوو لە هاوینە ئۆسمین بگوازێتەوە ئۆسمین بەڵام نرخی زۆری موچەکەی وای کردکە نێگوازەوە بێگومان ئێستا میکیل مێرینۆ بە ناچاری ئارتێتا لە یاری پێکا زۆر باشە پێشەن من هەم لە دوای ینی لەگەڵ برادرانە باسی ئەوم کرد پێم وا بوو کە هاندرانی بەشۆنە دەبێت دوعا بکەن بایرن بگاتە قۆناغی نوێی کۆتایی نەگەین ئینتەر میلان
ئینتەر میلان لە پێشتر نییە بۆ بەرنەوە لە بەرشلۆنە؟ ئەزانین بۆ ئەو دوعایی کە تۆوتت باتادی باش بوو لەبەرەوەی فلیک ڕوبەڕووی باەر بێتەوە بۆ یاسانترەوەی لەوەی ڕوبەڕووی بێتەوە لەبەرێت ێزانە یاریزانەکانی چین بۆیە ئەکید ئینتەر میلانەوەی کە مامۆساش ئاماژەی پێکرد لێسایە خاوەنی حەماسەتێک و کۆمەڵێک جوهد و توانا و لێهاتووی یاریزانەکانێتی کە ئاسانتر دەتوانێت ئەوە بچنێتەوە کە دەیەوێت بەراورد بە ئەوەی کەوتمان ڕوبەڕووبوونەوەی فلیک بۆ بارمونە ئاسانتر بوو خوێندنەوەی ئاسانترە بۆیە ئینتەر تیپێکی قورسترە. تو سیمۆنیت هەیە سیمۆنی ئەنزاکی لە ماوەی ئەم 4 ساڵەمە دوو جارە ئەنی ئینتەر خاتە نیوی کۆتایی 100% یاری کۆتایی نەمیشاڵێم پشگیریکی تریت کەم کاکی پێشان ئەگەر ئینتەر توانی بێتی لە 2010 میسی ڕابگرێ بۆ ئێستا لاتوان لامین ڕابگرێ ئەمە کاپیلەوە سەکەشی دروستە زۆر باشە ماوەسا ڕاستەخۆ لە پرسیاری کاک سەلمانەوە زۆر داوای لەبوون هەم ناتوانم کۆمنتەکان بخوێنمەوە ئەو شێوازە تەڵی ئۆفسایدە قسێکی زۆر جوانی کردووە من ڕێک بەو شێ پرسیارەکە لێکەم ئەو شێواز تەڵی ئۆفسایدی کە بەرگری بە شۆنە زۆریەتە پێشەوە نابێتە کێشە بەرامبەر ئینتەر میلان کە ئینتەر میلان لە باڵەکانی بەرگریە خاوەنی دۆمفرێز و دیمارکۆیە زۆر خێران ئەمە کێشە بۆ بە شۆنە دروست ناکە بەرامبەر ئینتەر میلان ئەم تەڵی ئۆفسایدە ئەزانین چۆن ئەو مامەڵەکردنە لەگەڵ ئینتەر زۆر زەحمەتە لە پاڵەوانەکانی ئەوروپا وەکو ئاماژەت پێدا هێرشبەرانی تایبەتین یەکێک لە خاڵی لاوازی تریان بەش لێدان وەستاوەکانە کە ئینتەر توانە بیقۆزێتەوە لێدان وەستاوەکان و لە بەرامبەر بایرینیش بە هەمان شێوەتوانیان کاری پێ بکاتی پێ ئینتەر بۆیە بەرشلۆنە خاڵی بەهێزی هەیە وەکو وتمان کە پاڵەپەستۆی تەواوەکە بۆ وەرگرتنەوەی تۆپ و خاڵی لاوازیشی هەیە کە ئەوانە مکابلەوە باسی کرد و هەم کات باڵەکانی تیپی ئینتەر یعنی بەڕاستی من لە وەرزی ئەم ساڵە یەکەم جار بە باڵی تیپی پاریس زۆر معجبم مندز لەگەڵ حەکیمی یعنی کارەساتیان دروست کردووە ڕقمت پێڵم کارەساتیان دروست کردووە لەبرانی بەگری باشنانی هێرشبەریش بە هەردووکیان حەفە گۆڵیان کردووە یعنی هەم دروست کردووە تۆمار کردووە ئیمجا تیپی ئینتەر بۆی بەشۆنە ئەم حەقەتە باشە زانێ بەڵام یاریکردنی ئینتەر لە بینی کۆندی لەگەڵ لامین نایەتەوە دواوە باڵدی لە باڵەکەی تر ئەچێتەوە پێشەوە بەشدارەکە لە هێرشبە بەڵام کۆندی ناچێتە پێشەوە بۆیە ئەم یاریش کە یاریەکە هانسی فلیک زانێ لەگەڵ ئینتەر یاریەتی و حاڵەتێکی وەرگرەکە گۆڕان هەرتی پێگەشتوێتە ئێرە 40 ملیۆن یۆرۆی وەرگرتووە ئەم تیپانە پێشەوەی بیرکردنەوەی ناو ساحانە بیرکردنەوەی دەرەوەی ساحانەکە لەڕووی داراییەوە یانە بەرشۆنە جارە هەریەکی تۆپی ئیسپانی کێشەی لەسەرێکە پارەی پێ نییە لە مشکلی ئۆڵموا دەرکەوت بۆیە پارەی پێویستە بۆیە ئێستا ئەگەر ئەم یاری بەرێتەوە 40 ملیۆن یاری نوێی کۆتایی 6 ملیۆنی تر وەرەگرێ یاری کۆتایی بەرێتەوە 15 تر وەرەگرێ ئێمان لە ڕووی داراییەوە بیرەکەنەوە بۆیە وەختی خۆی بە مۆرینیان وت پاساتی زۆر پێکردی ینی ناویشە بەرشەلۆنا وتی پاساتەکە تۆپەکە بۆ ئەوان و نازناوەکە بۆ من بۆیە ئەوەم بیر لەوە ئەکەنەوە چێژی تۆ پێ خەنە ئەولاوە بەڵام بردنەوەی یاریەکەی لاگرنگە زۆر باشە پێشەنگ کاکەژین زۆر ئەو کۆمەدی دووبارە کرێتەوە لە بەشۆنە هەموو کێشەکانی بەهێنانی ڕاهێنەرێک چارەسەر کرد بەڵام ڕیال مەدرید یەکێک لە گەورەترین ئەستێرەکانی هەنا بەڵام کێشەکەوتە پێکاتەکەی مەتا چەند تەواوە ئەزانیت چی ناتوانین بڵێ هەمووی چارەسەر کرد چکەمە باسی کێشە گەورەکانی ڕیال مەدریدمان کرد کەواتە لە غیابی ڕیال مەدریدا تەبیعیە بەرشەلۆنە نازناو بەرێ مەبەستم لالیگایە لە غیابی گەورەکانی ئەوروپایە تەبیعیە بەرشەلۆنە نازناو بەرێ ئەمە مانایەوە نییە کە بەرشەلۆنە کامل ئەو سافە ینی نقطەی زۆفیشیە ئەوەی کە مامۆسایی واڵێ دۆرتمۆن بۆ توانی بەرشەلۆنە ڕاگرێ لە یاری دووەمە کەواتە نقطەی زۆفیشیە ڕایەنە نەیتوانێت چارەسەریکە بوو دەرکرێ دەڵێ بێگومان ئەو گۆڵە نەبووە گۆڵە هەڵی ڕانی بن سەبعینی ئەگەر هەبوو گۆڵی بۆیە نا ئەگەر قسە بێتە سەرەوەی کە بەرشەلۆنەش نقطەی زۆفی نییە هەیەی بەڵام بە بەراورد بە ڕکابەرەکانی لە لالیگایەکی چۆک ڕیال مەدرید یا ئەتلەتیکۆ مەدرید بینینەوە توانین بڵێن ڕیال مەدرید خاڵی بەرشەلۆنە خاڵی لاوازی لە مۆرزەیە کەمتر بووە لە دوایاتنی فلیک بۆ چامپیۆنز لیگیش ڕەنگە ئەمان قاعدە دروست بێ بەڵام بە چ مەرجێ بەو مەرجێ کە بتوانێت ئینتەر میلان دەرکات بەڵام کە نەیتوانی ئینتەر میلان دەرکات نەیتوانی دەستی بگا بە نازناوەکە کەواتە جارێت بەرشەلۆنە هەر لە قەیرانیەوەدا دەستی بە نازناو بگا کە ساڵانێکی زۆرە لێدا بڕا ئەسڵ لە 2007 هەر نەگەشتە نیوی کۆتایی بێگومان وایە ئەتوانین بڵێن هەنگاوی بۆ چارەسەرکردن ناوە فلیک عەقڵانە هاتوویشی لەسەرم تیپە کردووە فلیک تا ئێستا بەرهەمەکەی نەخواردووە بێگومان تیپێکی جوانی بنیاد ناوە بەڵام نەگەیشتووەتە لوتکە ئەو تیپانە بەرهەمیانەوێ ئایا بەرهەمەکە دێتە دیەگە زۆر باش ماوەسا حەزم کرد
باسیشی پاریس سان ژێرمەن بەرامبەر ئەستۆن ڤیلا کە بەڕاستی من پێم وایە لە پاش هاتنی لویس ئینریکی بۆ ڕایەنراتی ئەو تیپێکی زۆر جوانە تیپێکی جەماعی ئێستا نازانی لە پاریس شیە ئەستێری یەکە ماسی هێڵی پێشەوەکەی عوسمان دێمەڵێک و تۆوتت لە پاژن هێنانەکەی کە تۆ هەمیشە جەخە لەسەرواگەی تۆ لەلایەنی خێزانیا و پاشان لە پاش ئەوەی کە ئینریکی بۆ ڕایەنەر ئاسی نایبێ شەکەسەی بارکۆلا ئەکەیسەی ڤیتینیا ئەکەیسەی زایر ئیمیری ئەکەیسەی هێنانی کڤاراخستیلیاکەی کە زیادێکی چەند نایابە بۆ پاریس سان ژێرمان و توانی چەند ئینگلیزیای دوور بخاتەوە ئێستا ڕوبەڕووی پێنجەم تیپی ئینگلیزیەمە لیڤەرپۆڵ بە یەکەمی کۆمەڵەکە بە 15 خاڵگەیشتە قۆناغی وەڵای ئیشەڵا پشت بەخات سەبارەت بە پاریسی ئەمساڵ بەس دیقەت بن لە یاری لیڤەرپۆڵ لە ناو یاریگای پاریس و لە ئەنفیلدا لە لیڤەرپۆڵ باشتر یاری کرد بە شایستی باسی ئاستەکەم لویس ئەنریکی ئەڵێت من یاریزانێکم ناوێت لە ساڵێکە 40 گۆڵم بۆ بکە بە 4 یاریزان با 40 گۆڵم بۆ بکەن وتوانی وشێتی بیکە بیری لەوەی نییە کە تیپەکە ئەستێرەیەکی گەورە بیکە تیپەکە بکە بە ئەستێرە کۆمەڵە یاریزانی هێنا باشە مندز یاریزانی پرتوگالی لە باڵ یاری پێکە حەکیمی لە باڵ یاری پێکە هەر دووکیان ئێستا خەریکن بە گۆڵکار ئاسڵ حەکیمی 7 ئەسیستی کردووە دوو گۆڵیشی تۆمار کردو ئەم 4 گۆڵی کردو دوو ئەسیستی کردووە ئەمەندس و دیمبلیش بە هەمان شێوە بەڵام لە یاری دووەمدا لەنەوە یاریگە ئەستۆن ڤیلا بەڕاستی پاڵەپەستێکی زۆریان لەسەر بوو بەڵام لە دوای گۆڵی دووەم توانیان لە دوای گۆڵی سێهەمی تیپیانی ئەستۆن ڤیلا توانیان پاڵەپەستۆکە ڕابگرن و یەکێک لە خاڵە هەر گرنگەکان خاڵە بەهێزەکانی تیپی ئەنریکی سیستەمی مداوەڕەی هەیە یعنی حەڤە یاریزانی ئەساسی هەیە کاکە حەڤە یاریزانی ئەساسیت هەیە ئێتە هەر جاری کێ یاری پێەکەی کەس گلەی ناکە کەم یاریزانان هەموو شایستی بەشداری پێکردن شتێکم بەرچاوکە زۆر لام سیر بوو لە شوێنی تریش باسم کردووە خۆشترین ئوتێلەکان لە پاریسن وایە خۆشترین ئوتێلەکان لە پاریسن بڕیاریە لە ئوتێل نەشی لە ناو شاری وەرزشی یا ژووری بۆ خۆی دروست کردو لە وێژی لە ناو شوێنی ڕاهێنانەکەی خۆیە ئەوەندە خەمی لای تیپەکەیە و بەرهەمەکەشی هێنا لە ماوەی 4 ساڵە دوو جارە گەشتۆتە سیمی فایناڵ و نیوەی کۆتایی هەموو تەمەنی تیپی پاریس سان ژێرمان 4 جار گەشتۆتە نیوەی کۆتایی جوانە هەموو تەمەنی پێش چەند هەفتەیە خولی فەڕەنسیەک لای کردەوە کۆتایی پێێنە کۆتایی پێن ئاسانێکی لە خاڵە بێزەکانی ئارسناڵ کە توانی لە ریال باتەوە لە بەرەوەی لە خولی فەڕەنسی لە خولی ئیسپانی ئینگلیزی دەستی لە شۆرت ناتوانی بۆ خۆ بۆ یەک لایەکەوە یەک پشگیریی جەنابەت بکەم یاری خولی یانە پاڵوانەکە لەگەڵ خولی خولەکانی ناوخۆ جیاوازە کاک پێشە ئەمە یەک یاریە یەک یاری ئەیتە خۆم هەرچی هەیە بەکارێنم بەس لە خولی ئیسپانی بووم نە ئەدۆڕم یاریەکەی تر تۆم قەرە بووکەمەوە یان بەرامبەرەکەمە دۆڕێت توانم بێمەوە پێشەوە قەرە بوو بۆ کاتەوە بۆ یاریەکە زۆر زەحمەت وە تیپی پاریس بەڕاستی لەم ساڵدا هێر شۆڕشێکی گەورەی لە شێوازی یاریکردن لە مرکزی یاریکردنی یاریزانەکان و هەمان کات لە گونجانی ئەنریکی وەکو سەرکردەی ئۆرکسترایەک چۆن جوانترین ئاوازی پێش هێنیت وتوانی بەڕاستی ئەم تیپە بکە بە تیپێک کە ئێستا بردنەوەی خولی هەنە پاڵەوانەکان بۆ ئەو نزیکە سیاری ماوە ئەم سیاری بە تۆ نازناوە کابیتەوە ئێستا کاپتن ڕای هەیە یاریزانی هەڵبژاردی بەرازیل بوو لە نەوەدەکانە سەرپەرشتیاری پرۆژیانی پاریسەکە یانەکە خەریکە هاوشانی ڕیاڵ و بەرشلۆنەیە لە ڕووی هاندەرەوە گۆران تۆ لە داینەوە پێشنگ ڕێک ئەچمە سەر ئەوە بەس کاک سەلمان کو ئارسناڵ بە شێوازی بەرگری یاریەکەم بە شێوازی بەرگری بەرامبەر ریاڵ مەدرید یاری نەکرد بە شێوازی گێژبەری زۆر کراوە یاریکرد یاری دووەم تۆزێ بەرگری کرد تیپە ئینگلیزەکان بەعام ئارسناڵ ئەڵەیەگە بەو شێوازە بەرگری یاری دووەم بۆ بەرامبەر پاریس یاری بکە سەرکەوتنی سۆگەرە لەگەڵ ئەمە یاری من قەت پێم وانییە بەرگریکردن بتوانین پاریس و ئەرسناڵ داریکی هاوسەنگە بینم هاوسەنگ بەو مانایی دوو عەقڵیەتی ئیسپانیم دوو تیپە بەڕێوابن و بەردەستەکانیشیان کۆمەڵ ئێستێنن هەم لە ئەرسناڵ کۆمەڵ ئێستێرابینین هەم لە پاریس سان ژێرمان گەنجش بامان شێوە تۆمڵحی شانەتوان بڵێم لە یەکەوە نزیکە باسی پاریس سان ژێرمان نەکەین کە خولە باتەوە چکە خولی فەڕەنسی بەراورد ناکرێت بە خولی ئینگلیزی خولی ئینگلیزی ڕکابەرەکە تیا سەختە زیاد لە 6 زیاد لە 6 تیپ هەوڵی بەدەستێنانی نازناوەدا بەڵام لە فەڕەنسا ینی تۆ ئەگەر ساڵی مارسیلیا قوت بێتەوە یان لیۆن ینی شتەکە ئاسانترە بۆی ئامانجیم دویانەیە لە ئەوروپایە وەکو یەکە بینم بەڵام گەیشتن بە ئامانجەکە بۆ دووچان بە قورزە بینم با من سەراحەت بمەر وەک چۆن لە سەرەتاوتم زیاتر نازناوەکە لەم بەرە بینم وەک لەوبەر بۆ ممەیزاتی ئەم دوو تیپە بەرامبەر ئەم دوو تیپێکە چۆنەڵی بەلاوازترە بینم یاخود چۆنەڵی بە شێوە لە شێوەکان ناتوانم ئەوە بێنمە بەر چاو خۆم بەو مانایە نامانم خۆشنەوەیان
ئەوە نەبێ بەس ناتوانم بیان مەبەر چاوی خۆممانە پاڵەوان بن بەسەرەمانەیە بە پێ و تایبەتبندی کە هەم دوو تیپایانە هەم لە ڕۆوە مێژوویەکەەوە بیگرە هەم لە ڕوویان پاڵاونێتی ئەم لە ڕووی ناوخۆی وڵاتەکانیشان غەدرەکە لە چیاستی غەدرەکە لەوەیە کە وەکو ماوەسایی واوتی لیڤەرپۆڵێکی دوورخستەوە لە ئەنفیڵدیشا بە ئاس و بە ئەنجام لێ بردەوە کە لیڤەرپۆڵ بە یەکەمی مەجموعە سەرکەوت بۆ قۆناغی 16 مانستەرستی دەرکردە دەرەوە لەم داتوانی ئەستۆن ڤیلایە کە ئیمری ئەقلێتێکی تەواو ئەوروپیانەی هەیە ئەوروپیانەیە بۆ ئەوروپالێک نەماوەیەکی زۆر باش لە ئەوروپایە ئەمانەی دوورخستەوە ینی ئێستا تو ئەگەر بیتە سەر بەشتۆنەیە کە تۆ ئەیپاڵی بۆ بەرنەوەی نازناوەکە بەشلۆنە پێم بڵێ ڕکابەری سەخت چی دوورخستەوە لە چمپیۆنسی بڕۆبەڵی ڕکابەری سەخت زۆر سەخت نەبووە چەند یانەیەکمان هەیە 4 یاریزانی دەگۆڵیان کردبێ چەند یانەیەکمان هەیە بەرشەلۆنا پاریس ئەستۆن ڤیلا ئەمانە هەر 4 یاریزانیان دەگۆڵی کردووە ئەمە شێوازی یاریکردنی ئەم تیپە کراوەیە ئەم تیپانە ناتوانن کاریگەری سەتی بەرامبەر دروستکەن بۆیە پاریز یەکێک لەو تیپانە و سیستم یاریکردنی پاریس بەڕاستی زۆر تایبەتیە ئەو منزەی باسم کرد تەمەنی 22 ساڵ تیپێکی گەنجە ینی تێکڕای یاریکەرانی و هێڵی بەرگریشی تێکڵاوێکی خیبرە و مارکینۆس وانە لەگەڵ یاریزانە لاوەکان تیپی پاریس ئەو کە تۆڵی نزیکە من بۆ نزیکە ئینتەریان بە شۆ نزیتر بۆ بن پاڵەوان هەرچەندە قورسە بەڵام ئەڵەم ئینتەر زۆر باشە مامۆسا سێ خولێکێکمان ماوە کاتی زۆر کاتوان زۆر ڕۆی یەکی لە کۆمنتەکان هاتووە لە بۆ باسی مانستەر ناکەن بەرامبەر بە لیۆن کە دوێنێ شەو یاریکی دراماتیکی خۆشمان بینی بێگومان یاریکی خۆشمان بینی بەڵام من پێم وایە ئەو ئەنجامە بۆ مانستەر یونایتد کە لە خولێکی شتێکا بوو یەکێک لە یاریزانەکانی ینی لیۆن تەڕ دەکرێت دەبوو زۆر زووتر ینی مانستەرێکرایی کاتەوە ئەو یاریەت چۆن بینی هەر یاریەکی زۆر تایبەتی بوو و بە تایبەتی بۆ هاندەرانی تیپی مانچستەر کە ئەم ساڵ لە هەموو ساڵەکە زیاتر هەموو خەفەتیان خواردەوە چونکە خراپترین وەرزە لە هەموو مێژووی تیپی ینی مانچستەرە کە دروست بووە لەو ساتی تا ئێستا قەت ئەوەندە یاریان نەدۆڕاندووە بە تایبەتی لە ئۆڵترافۆردیش یارەکە لە ئۆڵترافۆرد بوو و ئەلیکس فەرگسۆن لەوێ بوو زۆر هاندەران لەوێ بوو بەڕاستی لە 2 ساتەکاندا بیری یاری مانچستەر و بایرم کەوتەوە 99 لە دەقەی خولەکی ئاخیرە سۆڵسکا هێرتنەوە لەگەڵ تیریشینگە هەم 2 گۆڵ تۆمارەکەن و بایرنەکەنە دەرەوە لە کاتێکە تا خولەکی 90 تیپی بایرن گۆڵێکی هەیە یعنی ئەم حاڵەتە بوو مانچستەر تازە نییە ئەمە لە ڕابردوو لە مێژووی ئەوە هەیە بەڵام تیپی لیۆن بەڕاستی تیپێکی چاک بوو یەکێک بوو لە تیپە هەرە باشەکان خۆ زۆر جاریش ئەوەی کە تۆ پلانی بۆ دانەی بەرهەم نایە بەڵام ماگوایەر حەقی کردەوە دەست خۆش کۆمنتێ زۆر دووبارە بۆ تۆ بە ئەوە تێت پرسم ڕیال بە گۆڕینی ڕایەنەر ئاستی بەرەو باشترە ڕوە گۆڕانکاری زۆری پێویستە ئەو تیپە گۆڕانکاری زۆری پێویستە بەڵام ڕاهێنەر توانێت کەمێک لە خەمەکان چیلۆتی پێش لە توانایە بوو پێشکەشی کرد پێویستی بە خوێنی تازە بەڵام پێتان وان نییە هاندران غەتێکیش لە ئەنچلۆتیەکەن ینی بۆ منە ئەنچلۆتی توانی زەربێنان بەسەر ئەنچلۆتی پێنج نازناوی یانە پاڵەوانەکانی بردوێتەوە سیانی لەگەڵ ڕیال مەدریددا سێ دانی لەگەڵ ڕیال مەدریددا بەڵام ئەم ساڵ ناکرێ بۆ نە بەوەرزێ ناکرێ بەڵام ئیتر پلانی جێبەجێکردنی فلۆرنتینۆ پێرێز لە کڕینی یاریزان ئەم قبوڵی کردووە بە پرسیارەتەکە شێوێڵ بەڵێ یامەلەقار ڕۆژنامە سیوەشی شۆبەکار زۆر خۆشحاڵ بووین لەگەڵ تا سپاس بۆ تەواوی بۆچوونەکانت پێشان کەفور سپاس بۆ جەنابیشت سپاس بۆ بینەری ئێوەش خی گەورە تەمەند بە هەفتەی داهاتوو ئینەوە خزمەت سپاس بۆ هاوکارانی ئەزیزم خواتان لەگەڵ